ئەو کاتان باش بەڕێزان وەرن زانیاری نوێن پێ وەرن ڕێزی خۆشەویستی هاوڕێیان ڕێزی خۆشەویستی ئێستا زانیاری نوێتان لەسەر عەبدولەتیف سەلەفی پێ دەڵێم ئەوەلۆ لای من بەخێربێن هاوڕێیان وەرن کۆمەڵێک ئەو دۆسیەیە لێ ناگەڕێن هەندێ لەو عەبدولەتیف سەلەفی بستە سەرێت لە هەندێک لەوانەی پشتگیری دەکەن وەرن وەڵا وەزانن بە زەوق خۆیانە دەسەڵاتدارن هەموو شتێک دەکەن یان پێگەچیان هەیە دوو ئایەتی قورئانمان لۆ دەخوێنەوە و تەواو تەکفیرمان دەکەن سەردەمی مەلایخەتێ بەسەر چوو سەردەمی ئەو سەردەمانە بەسەر چوو بە دوو ئایەتی قورئانی و دوو تەشهیر و دوو جوێندانی کۆیلەکانیان بێن واز بینن لە دواتین دایمەن وەراک عەبدولەتیف سەلەفی وەڵا بەزمی خۆشە ئێستا دەبینم یەکێتی سپۆنسەری لۆ دەگا یەکێتی نیشتیمانی کوردستان سپۆنسەری لۆ دەگاتن ئەڵێ دوسێ ئایەتی خوێن تۆ و نازام چوو ئەو بەناو کوڕی پاکەکەشیان هەیە زۆر بەزمی خۆشە ئەڵێ ستری بکەن برای مسلمانە ئەنسر ئەخاکە ظاڵما ئەو مەزلوما ئەو سترەکەی دەکرێت کورە شەرم لە خۆتان بکەن شەرم یعنی بەجددیمە ئارەقەی شەرم هەڵدڕێژن ئەنگۆ پیاوی ئاینین ڕۆژێک دزیتانێک کەشف دەبی حەیایەک دەبن وەڵڵای ئێستا ماکوانی یاخیم دیت ئابڕوویەکیان برد زمان پیسترین وشیان بە یەکتری کۆت باشە ئەوە لەولا هەوەزبازی عەبدولەتیف گێت کێشە نییە برا تازە کورتە ڤیدیۆکم لەدەستا ئەوی بڵاو دەکەینەوە بەخوا پێم ناکرێت برای بەڕێز ئەوەی کە شتەکەم لۆ دەنێری پێم تەحویل ناکرێت بزانم هەوڵ دەدەم ئەگەر پێم کرا ئەوەی دووەم دادەنێم بە هەر حاڵ هاوڕێیان یەک دەقە بزانم پێم ئەوەی لەگە بکەم مشکلەک نییە ئەوەی ئێستا هەر بەس دەنگکەی لێ دەدەین ئەجەوە دەزانن بە زەوق خۆیانە دوو کۆمەڵێک بەرپرسی یەکێتی دیفاعی لێ دەکەن دیفاع کورە شەرم لە خۆتان ناکەن بەجددیمە یعنی شەرم لە خۆتان ناکەن دیفاع لەو کابرایە هیچەی دەکەن هاوڕێیان هەلۆ ئەو کەمان لێرە ئیش ناکە باش وەڵا ئێستا کابڕی عەبدولەتیف دەبێن کاکم هاتی دەیە بە دوو ئایەتی قورئانی قناعمان بکە کورە وەرە ئەگەر سقەت بەخۆ هەیە بڕۆ سوێند بە قورئان بخۆ سقەت بەخۆ هەیە برێ کاکەم تەحەدا دەکەم بێمنەتم چێ ئامادەیە دەچمە ئەو لیژنەتان دەوێ ئەگەر ئینسان لە خۆی نەترسێ عەبدەڵەتیف برا ڕخۆیە چیژ نییە نیو دەرزەنن نیو دەرزەنی دەست پێ کردیە برا ڕۆ چەند بێ ئەدەبە هەڵا برا ئەوانە دەیانەوێ هەر وەکو ئەوانی کە لۆیان بست سەرێ بەخوا لۆتان ناس سەرێ ئابڕووی یەکێتی و هەموو بەرپرسانەش دەبن کە لە پشتیانن باشە ئێستا ناوی سێ بەرپرس دەدەین لە دوو جمگەی ئەساسی کە ئەوانە پشتگیری عەبدولەتیف دەکەن ڕێگرن هاوڕێیان بەرنامەکەیە بیدەنە دادگا بیدەنە لیژنەی لێکۆڵینەوە کاکە گیان ئەمە کەسمان زدی دینین بە زدی ئەو بێئەخلاقیەتەینە ئەوە مەلا تا هەر کەول باشێش داوای لێبوردن دەکەم ناوەکەی ئەمن هەموو جارە ڤیدیۆکانی لۆ بڵاو دەکەمەوە لەبەرەوەی کابراایەکە نمونەی باوکو دایکە ئیسلامیە هەفتا هەشتاکانی ئێمەیە کابراایەکی نیشتیمان پەروەر قسەی حەق دەکات دژی ئەو سوڵتەیە دژی ئیسلامی مزەیەفە دژی ئیسلامی ئەو هەتا لە ناو حزبەکان کاکە با بڵێن یعنی بەجددی زۆر دەیان کەسایەتی ئیسلامی هەن کوڕی جوانن کاکە لە سەنگەری پێشەوەن یعنی هەڵوێستیان باشە با لەگە من فکر نەبی کێشەیمان لەگەر ئەو بێڕەوشتە ناپاکانەیە کە دژی گەلەکەیان کە دینیان کردە بەردەبازێک لۆ هینەکانیان یان ئەوە تا لۆ ناپاچی و داماڵینی هەستی نیشتیمانی لە دژیان دەبین کاکەمە دژیان دەبین بەڕاستی دژیان دەبین قابل دژی پارتیوێشێتی چێن پارتیوێشێتی شەموو برا ئاوڕێ خۆمان بوونە یعنی ئەوە من 35 ساڵە دژم
بپرسن یەکێک لەو دەنگانەم لە ئینتیفاعزە سێ ڕۆژ یەکەم بوومەوە ئۆپۆزیسیۆن هەتا ئێستا یەک ئەوم نەکردێن. هاوڕێیان بەدەست پێ بکەین خەڵکێکی باشخر بۆ و کێشە نییە. یەک من تحەدای عەبدولەتیف سەلەفی دەکەم ئەگە غیرەتی هەیە ئەگە کەرامەتی هەیە بێری برێ من ئامادەم دەستمە بەردەم لیژنەیەک ئەوە یەک سوێن بە قورئان بخوا خۆ قابلە کاکە لەو تۆمەتەی قورسترێ عەبدولەتیف سەلەفی لە بۆ دروست کرا برێ کاکە من ئامادەم یەکێتی زانایان نازانم چ لیژنەیەک دادن یەک جار بێمنەت بە بێمنەت بڵێ من ئامادەم دەستمە بەردەم لیژنەیەک ئەگەر لە خۆت ناترسی بەڵام ئەو دروشمە بەسەر چوو زیری دەست کردە و معامەرەمە و دوو سە دەبینم سپۆنسەریۆ کردێ کەناڵی هەشت سپۆنسەر بێ ئەخلاقێتی یەکێتی گەیشتە چ حاڵەتێک ئێستا باز دەکەم چێ لە کەناڵی هەشت و چ بەرپرسەکە پژیری دەکا دووسێ ئاەت دەیتەوە دەوێت بەو ئاەتانە خەڵک سار کات و بڕۆ کاچ خۆم بە شەرەفم لە ناو خەڵکی ئاینداریش ئەو کابرای ئەو خەڵکانەی هەواداری خۆشت قەنەعەتت پێ ناکرد کاکە بڕۆ بێم نەتبەگە لە خۆت ناترسی. ئەوە یەک. دوو هاوڕێیان زەختەکی گەورە هەیە و زەختەتان بەردەوام بکەن بڕیارە یەک شەم ئەگەر هیچ نێتە پێش لیژنەی لەسەر پێک بهێندرێ بەڵام متەڕەدیدە یەکێتی ناوێری یەکێتی متەڕەدیدە تەنبەرپرسەکی لە هەموو لە زانکۆ لە میدیا لە ناو حزبیش ئەوەیە. من لێرە ئێستاکە تەحزیری ئاگاداری یەک دکتۆر کۆسار سەرۆکی زانکۆی سلێمانی یەک پێ و کەسانەیە ڕێگرە بڕوا بکە دکتۆر کۆسار ئابڕوت دەبین و ئەو شەریکە گەوادی ئەتو دەیکەی شەریکە گەوادی کاکە لۆ دەترسی یعنی مامۆستایەکی زانکۆکەتە ئەتو چیش تێ کارە چ قێزەوەنی کردیە ئەوە ئەتو دەبی ئەتوش استقالە بدەی ئەگەر کەرامەتت هەبی ئەگەر تەسپید بوو دەبی ئەتوش استقالە بدەی ڕێگری دەکاتن دکتۆر کۆسار سەرۆکی زانکۆی سلێمانی. دوو دکتۆری برایەکەی ناوی خالیدە گازم خالیدە بەهەرحاڵ هەڵە نەبم ڕاگری کۆلیژی زانست ئیسلامیەکانە لە زانکۆی سلێمانی ئەوش ڕێگری دەکات ڕێگری دەکەن کە تەحقیقی لەگەدا بندرێ لێکۆڵ باشە لۆ دەترسێ سۆر دەترسێن یعنی ئێستا من شکم لە خۆم نییە هیچ فەزاعەتی ئەخلاقیم ناپاچیم پارە چێ هەیە بڕۆن بڵاوکەنەوە ناترسێم. ئەو دوو. سێ کەناڵی هەشت ئەحمەد نەجم کە کولفی کولە لای پاڤڵ تاڵەبانی سپۆنسەری لێ کرد تازە من دەمزانی بەڵام ئێستاکە ئەو دیتان بڕۆ کەناڵی هەشت ئاخر غوتبەی لەرقی هەر هەمومان بڵاو کردیتەوە بڕۆ سیاسەتی کەریدێزەی شتی با پەیڕەوکە ئەحمەد نەجم باشە بە جددی چ خاڵەکی هاوبەشی ئەحمەد نەجم دکتۆر کۆسار ئەوە برایەکەیت کە گوتما قەید ناکەوە دەبەر ئەوەی ئابڕووی عائیلەکەشیان پێدەچین ئەوە دەکا بەس چ شتێک خاڵی هاوبەشی ئەو هەوەزبازەی لە عەبدوڵەتیف و ئەو دوو ئەحمەد نەجم و دکتۆر کۆساری کۆ دەکاتەوە ئەگەر کاری قێزەوە نەبێ. هاوڕێیان من بزانم لە زۆربەی زانکۆکان کچ وەزعی خراپە زۆریان استغلالیان دەکەن هەموو دەترسێن دوای وان لیژنە سەعیدکەدا بندرێ بۆیە ڕێگرن ها ئەو مەلەفە ڕاستە بەڵگەیە لەسەر عەبدوڵەتیف پەیدا بووە بەڵام دەیان مامۆستای کە کردیتی لە هەموو فکرەکانیت کە بەڵام ئێستا سەرۆکی زانکۆ سلێمانی ڕێگرە لیژنە لەسەر ئەوەی دابندرێ لەسەر عەبدوڵەتیف دابندرێ. ئەحمەد نەجم پێگەی هەیە لە لای یەکێتی کەناڵی هەشتی یەکێتی سۆسیال دیموکرات برا ڕۆلە و ئابڕوجوونەی ڕەزدەرانی هێزب بازێ سەد بوویتەوەی دیفاع لە عەبدوڵەتیف سەلەفیەکان دەکا کورە شەرمە پاڤڵ قوبات یەکێتیتان بەو ئاستەی گەیاندیە ئەوەندە سووکتان کردیە عەبدوڵەتیف کاکە خۆمە ناڵێن بڕۆ بیانگرن وەچی بابت لە دۆ شێک بە ناو زوتنەوەی کات بەخۆی جەبارفرم تەفریچونە نەکاکە لیژ بەمەدەنی لیژنەیەکە تاحقیقەکەی تێم دەگەی بڕۆن بزانن ڕاستە یاننا خۆ دۆزینەوەی ئای دەنجی تەزویر و ئەوە هەر زۆر بەسیتە هەموومان پێمان دەکری بەڵام بۆ ئەوە لیژنەیەکی مخەسەس دانێن تێم دەگەی بڵێ ڕاستە یان ڕاست نییە کورە شەرم لە خۆتان کرد قوبادێ پاڤڵ یعنی من بە ویژدان بڵێم وەختی خۆی یەکێتی ماوەیەک لەمەوبەر 6-7 تیکتۆکچی و ئەوەی سزادا و گرت و هەنگاوەک لە پێش پارتیە و خەڵکی یەکێتی کەمیان وەکو مازن ئەبوو چۆیان هەیە کەمیان هەیە
وەکو ئەسێرە کەریم یانەی پارتی لە 15 کەسی وا زمان پیسی فرەدایتە ناو سوسیال میدیا کە ئابڕووی سوسیال میدیا یشێتی نەیبوو هەندێکی هەبوو گرتی وسکت بوونا ئێستاش ئەوە مووقیفەکی یەکێتیە کە خۆی جیاب کاتۆلەوەی کو مەسعود بارزانی قەزەی مەلاماز قاشمەرەی داپۆشی ئەو هەموو خەڵکە ناڕازی بوون سکاڵایانە سەگەت 1 سەعات نەیانگرت بردیانێک سەر بەریاندا بردیاندا ئەوەیەک ئەم وەخت خۆی بەوەم کرد ئەو هەموو خەڵکە ناڕازی دەربڕی لە مانجیەک قەپاتی کرد دوو پۆستی لەسەر مەسعود بارزانی کرد و شێری کرد و مەسعود بارزانیش ئەوە بوو یان ئەوەی حوسێن گرت ساڵی وەخت خۆی ڕوودا و باسی کرد و ئەمەش گەورەمان کرد ئەویشان قەپات کرد کاچ خۆم ناکری لە ئەو پیاوانەی ئاینی وەرە سەیریان کرد لە لەندەن ئابڕوویەکیان برد هەر حەیایەکیان برد دزن دوای ئەوە مێبازی و نازام چوو ئێستا جوێندان ئێستا کە ئەو لە نێوان خۆیان دوو فکرن ئەو ئابڕووی بردی لە ساحەوزبازی کە ڕاستە کامەش دەینە پشتی و بەڵام ئەم نیش دەڵێم هەر پیاوانی ئاینی ناکەن لە زانکۆی سلێمانی دەیان مامۆستای بکەی فکرەکانی کە خەڵکی یەکێتی هەموو ئەوانە دەکەن بەڵام یەکێتی ڕێگرە لە بەرامبەر ئەوە فشار بکەن حدودێک دابنرێت کاکە کو دەگرێت و کچت بنێریە زانکۆیەکی زانکۆ ئەو هەموو مامۆستای ئەوە چاوی تێ بپڕیت کاکە ناڵێ شەرەف کاکە کچەکی کەرکوچە لاق یەقچ ڕوود بووە حەیاتان برد کچەک شەعرێکی سەبری بۆتانی خوێندەوە دەیان هەزار ئیسلامی دەستیان بە ئەڵڵاهو ئەکبەر کرد شعرێک کەفری کردیە بەڵام مامۆستایەکیان دەچی 6 کچە بۆ زانیاریتان تەحەدای عەبدولەتیف دەکەم ئەگەر لەگە 5-6 نەکردبی هاوڕێیان ئەو 5-6ەکە چوونە لای بەرپرسی باڵای یەکێتی بۆ زانیاریتان پێیان گوتیە بەڵگەیان دایتە دەستی یەکێتی متەڕەددە لە ناو حزبیش باڵەکەن ڕێگرن لە تەقینەوەی ئەو کەیسە بۆی ئەمە دەتەقێنینەوە گەورەی دەکەین بە دوچوون دەگەین یعنی شەرم لە خۆتان بکەن دۆسیەک بووتە ڕایگشتی هەموو خەڵک قسەی دەسە دەگاتن هەموو خەڵک قسەی دەسە دەگا مەڕۆن هادەنگەکی سکسی عەبدولەتیفتانە سەرەوە بڵاو دەکەمەوە زەو خۆتان ئەوی دەڕوە بەس گرنگ دەنگەکەی بڵاو دەکەمەوە بەرپرسی شمنەی لەبەرەوەی دەزانەوە سەرچاوی دایتە من چێ بەرپرسی باڵایەکێتی کچەکان چوونە لای پێیان گوتی ئەو مشکیلەمان بووە وعدی بە هەمووانیش تایاس بیاهینی وەکو کچەکەی کرد یعنی بە قسەی بریقەدار سکسی لەگە بەشەکیشان کردیە و لەو 5-6ەکەی ئەوی بە من گۆترەیە کچی بەرپرسانی هەر سەلەفی خۆیانن کچی بەرپرسانی سەلەفی خۆیانن بۆ زانیاریتان خۆیان یعنی خەڵکێک نییە کچەشکەبی ئەمە ئەو کچە مسلمانانن کە هاوبیر و هاوڕێی خۆینە چوە دەزرێژی کرد سەر لەوەش ئابڕوو بەرتر هاوڕێیان لەوەش پرسیاری ئیمتحانی لە بۆ ناردینە باشە ئێستاگە بزانن ئەو پرسیارانەیە من دەخینەوە لماذا منع المسلمين من القتال في مكة؟ السؤال الثاني سؤال اليوم أساليب الكفار في معارضة الدعوة بسياري سيم اذكر آية واحدة على كل نوع من أنواع الجهاد الست أوسب السيارة تحدى كم أقل امتحان نهتو كو صار فندي برو بزان أوسب السيارة لبو طلبان هنايتو يعني باشا أو دايتي أو كسي بس فرۆشتی بعد زنز فرۆشتی برارڕۆ ئەوەشی کردیە کوراوانە هەموو تاوانە کۆسەر ئەتوش دەبی استقالە بدەیت بەخوا دەبێت توش استقالە بدەیت لەبەرەوەی ئەو مامۆستایەت پایەیە کاکە بڕۆن ئاسیا سێڵا نازام چیە ئەو تەلەفۆنەی چاودێری بکەن ئاسایژە تو چالاگوانە دەگری یەکسەرەوەی دەبڕۆ تەلەفۆنی عەبدولەتیف سەلەفی بێنە خۆ دەزان چ IP ئەدرێسەرچی هەیە بڕۆن پێتان دێتەوە بڕۆن بزان ئەو چاتانە هەیە یاننا باشە ئەبزان ئەو چاتانە هەیە یان چیە دیسان بە دوو ئاەتی قورئانی یان بڵێ وەڵا سەلەفیەکان دەنگمان دەدەن و لێمان دەڕەونەوە دەبدەچن لەسنە لای پارتی پارتی لەو شتانە هەممەلی حیزە وەختی خۆش یەکێتی بە ویژدان بڵێن نۆتدوو تاڵەبانی بڕیاری پاکسازیدا وەڵا پارتی دەرگای لەو جاشوماشان کردەوە بەڵام کاکە وەڵی یەکێتی مەسەڵەن ئەگەر بەردەوام بە دڵی هەودەرونی هەموو خەڵکەم نیشتیمان پەروەرەی لە خۆی کرد ئێستاش لە ناو ئیسلامیەکان بەس هەزاران کەس هەیە زڵدی ئەو تەسەڕوفی عەبدولەتیف سەلەفیە
بەرحاڵ ئاڕیان 6 کەس کچن چینە لای بەرپرسە شیعەتی وە کچەکان زۆربەی کچی سەلەفی بنەماڵە سەلەفیە دیارەکانیشن کەسی دیارن بە ناوی زەوات جنسی لەگەریان کردیا من چاتم زۆر لە دەستە و دەنگە چشتان ئێستا لێ بڵاو دەکەم و دیاندایە دەنگی کەشم لەو بنێرن 8 دقەیە باشە ناڵێ درۆیە ناڵێ درۆی کاکە بە لیژنەیەک بێ خۆ نە بە قسەی مەدەوی نە بە قسەی عەبدولەتیف دەکرێت وەرە لیژنەیەک دابنێ بزانین ڕاستە یان نە ئەزێت ئەو 9 دقەیە 8 دقەیە لۆتان ئەوە دەکەینەوە باشە چاوەڕێنی پاڤڵ قوبات یەکێتی و هەموو بەرپرسە پارتیش یعنی ناکرێت کاکە گیان هەر بێک بێ دۆسێک تە ڕای گشتی لە خۆیان قەپاتی کەم بەس شێوانێکی نەگبەتی چی نەکردی 7 ساڵە لە ژۆرەیە بەڵام ئەوانەی کۆمەلگە فاسد دەکەن قسەیانەکە نەکرێت یان دووبارەی بکەمەوە ڕەنج دەرگراوی لەگە ژنەکی بوو ساڵێک 2 ساڵ هاوڕێی بوو یعنی زۆر نۆرمالە هەموو کەس علاقەی هەیە لەگە ئەو ژنەی 10 ساڵ لە خۆی گەورەتر بوو ئابڕیان برد هیچیش نەبوو مافی شەو هەموو خەڵەکەیتی یعنی ئەگەر 50 ساڵش لە خۆی گەورەتر بی وەچی سەرۆکی فەڕەنسا وەچی بەرپرسی فەیسبوک هەزۆر زۆر نۆرمالە کاکە ینی ژن جوانە ناشرینە ئەو بەخۆی لە گەری دەخەوی ئەما چیشمان هەیە لەسەری زۆر نۆرمال کەچی دەستگای پاراستن ئابڕیان برد بەس دۆسیەی ساڵ حوسێن گرچاڵی مەلا مەزهەریان شاردەوە یەکێتی بە هەمان شت بکە ئابڕۆ چوونە بەڕێزان یەک و دوو نییە و لەو زانکۆیانە زۆر ئەو شتانە ڕوویدایە کچی فەقیر سادە لەو عمرەی بە بەسیتی مامۆستا بە دەرەجە بە پرسیار بە پارە بە ئەغرا ئەوەیان دەکەن مناڵێم هەمووی وایەها زۆر کچ ینی ئەوەیە بەس چەند نمونەکە ئێستا ئەو نمونە هەیە بەڵامانەوەنی هەرچی لەو زانکۆی ئیسلامیەش بێڕەوشتی کردیا ینی ئەوە یان هەرچی ئیسلامی سیاسی بی هەوەس پازە براکەم هەندە شتێ دەبی ئەمە نسبەتەکەیە نمونەکەیە ئێستا ئەو کەتە بەردەستی ئێمە لەو زانکۆ سلێمانیە بە هەزاران مرۆڤی جوان هەیە ڕێمی مامۆستای جوانی شەبی بەس باوەشی گوندی لوبنانی ئابروتان نەچی لە گوندی لوبنانی خۆ هەمووی لەوێ دەژی بێڕەوشت نییە فەقیرانە هەیە خانی لەوێ بەڵام ناویان ڕۆیە بە هەر حاڵ ئەو بەرپرسانەیەکی جارشکە بەرپرسە حزبەکانیشان باز دەکەم ئێستا لە ڕاگەیاندن ئەحمەد مەجن خۆڵ و باس شێر کردیا سپۆنسەریەوە دەکات داوە شەی زەلام بەس خەریکەوی شەعی زانەی بەس پێم برێت شتێک لەگەر لەتیف سەڵەفی کۆت دەکاتەوە یان کۆ مامۆستا کۆسار وەرە ئەی هاوار شاری زانکۆی سلێمانی شاری ڕۆشنبیری سەرۆکی زانکۆکەی ئاوا ئەوەی لە بۆ کابرایکی بێڕەوشتی وەکو عەبدولەتیف سەلەفی بشارتەوە پینە بکاتن کورەوە ئابڕوو چوونە بە جددیمە خۆ لە زانکۆی قەندەهار نییە کۆسار تو ئابڕوو سلێمانی دەبێت ئابڕوو زانکۆی سلێمانی دەبێت کە ئەو سلێمانیە مەڵبەندی ڕۆشنبیری ئێستا دەتەوێت تەپسیکەی ئێستا سەردەمەک دەژین ئاوا ئابڕووتان دەبێت ئاڕێ من لە سەوە ڕادەوەستم دڵنیا بن کەیسیتکە و یعنی ئەو دۆسیە بەڵگەی کەشم لۆ دێت جگە لەوانە و ئەو دەنگی عەبدولەتیف بە قووەت دەکەین فرێ دەدەین داوای لێبوردنیش دەکەن کە هەندێک کەلیمەی نوێشراوی تێدا هەبێت کاتێک خۆش